سڵاوتان لەبێت و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشەڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پرزانەرەکەی خۆتان چارە لە دووهەم ئەڵقەی تایبەت بە پشکنینی گشتی بۆ دەمودان لەگەڵتان بەردەوامین لە چۆ لە کلینیکی فێرکاری کۆلێژی پزیشکیدان لە زانکۆی سلێمانی ئەو شوێنەی کە خزمەتگوزاریەکی باش بە نرخێکی ئێجگار ڕەمزی پێشکەش بە هاونیشتیمانیانەکات بۆ لەبەرەوەی کە ئەوانی کە پزیشکیدانن پێویستیان بە ڕاهێنان و ڕاهێزانە لەم شوێنەدا کە بریتە لە کلینیکەکانی فێرکاری کە بە هەمان دەستور لەسەر تاسەری دنیا پزیشکیدان پێگەنرێ خۆم 14 ساڵ بەر لە ئێستا ئالەم کۆلێژە خوێندن تەواو کردووە و 16 تا 17 ساڵ بەر لە ئێستا خۆم ئالێرەیە وەک ئەم خوێندکارانە خەریکی فێرکاری بووم ئەم ڕۆمانەوە بەشەکانی تری کۆلێژەکە بەسەر بکەینەوە لە بەشەکانی مناڵان و تیشک و دروستکردنی دان و هەروەها چارەسەرکردنی دان و ئەگەریشتوانیمان بەشی خوێندنی باڵا لە کۆلێژەکە بەسەرەکەینەوە وەک هەمیشە بۆ زەوترین زانیاری بە بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز بینەری چارە بن یەکێک لە مامۆستاکانی ئەم بەشە ئەدوێن و ئەگەڕم و خزمەتتان بۆی کە بزانین چیەکەن لێرە لەگەڵ ماڵ لەسەر ئەوەی کە هەستت چۆنە بەرامبەر بە خۆت هەستت چۆنە بەرامبەر بە کەسانی چواردەورت کاریگەری هەیە لەسەر ئەوەی چۆن قسە دەکەیت چۆن زەردەخەنە دەکەیت چۆن خۆت نیشان دەدەیت تەنانەت کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە چۆن چێژ لە ژەمێکی سادە وەردەگریت بە مانایەکی تر دەم کاریگەری هەیە لەسەر دڵخۆشی و لەش ساغیت بۆیە دەمت بپارێزە و گرنگی پێبدا ڕۆژانە دوو جار و بۆ ماوەی 2 خولەک ددانەکانت پشۆ بە هەویری ددانی فلۆرایت کراو نێوان ددانەکانت پاک بکەرەوە بەردەوام پشکنینی پزیشکی بۆ ددانەکانت بکە با گرنگیدان تەندروستیت کاری لە پێشینەت بێت لە تووتن و دووکەڵ دوور بکەوە ئاو بکەرەوە خواردنەوەی سەرشی ڕۆژانەت لەو خواردنانە دوورکەوە کە شەکری زۆریان تێدایە و هەوڵ بدە لەسەر سیستەمێکی خواردنی هاوسەنگ و تەندروست بڕۆیت ئێمە دەمانەوێت تۆ شانازی بە تەندروستی دەم تۆ بکەیت و چاودێری تەندروستی دەم و ددانت بکەیت لە پێناو دڵخۆشی و لەش ساغیتدا سڵاوتان لێبێت ئێرە کۆلێژی پزیشکی ددانە بەشی چارەسەرکردنی دەمودانی منداڵان لەم بەشەدا ڕۆژانە منداڵان دەبیندرێن بۆ چاوەرگرتنی چارەسەری پێویست بەشەکە پێک هاتووە لە نزیکەی 10 بۆ 12 یونت واتە 10 بۆ 12 کورسیمان هەیە کە ڕۆژانە بە چالاکی ئەتوانێت کار بکات ئەم چارەسەرانە کە پێشکەشەکرێ بریتین لە پڕکردنەوەی ددان پاکردنەوە چارەسەری خۆپارێزی تایبەت بە مناڵان وەک بەکارهێنانی مادەی فلۆراید یا با بڵین ئەو چارەسەری کە پێی ئەڵێن فشەرسیڵەن ئێمە واتە پێش ئەوەی ددانەکە کلۆر ببێت چارەسەری بۆ ئەکرێ بۆ ئەوەی کلۆر نەبێ هەروەها هەندێک ڕاوێژکاری تر بۆ نەخۆشیەکانی دەمودانی مناڵان بە ئەنجام ئەگەێنرێ و چارەسەری دەرمان ئەگەر پێویست بێ یان کێشانی دانەکە پێویست بێ ئەمەش ئەکرێت ڕۆژانە خوێندکارەکان کە لێرە ئیشەکەن خوێندکاری قۆناغی پێنجەمن لە کۆلێژی پزیشکی ددان واتە خوێندکاری کۆتا ساڵن کە ئەم ئیشانە ئەکەن بەڵام لە ژێر سەرپەرشتی پزیشکانی پسپۆردا کە ڕۆژانە 2 تا 3 پزیشک لێرە سەرپەرشتی ئەو چەند خوێندکارە ئەکا کە ئیش ئەکەن خوێندکارەکان بە شێوازی تەناوب ئیشەکەن واتە خوێندکارێک ئیشەکە یەکێکیش بەردەسی ئەکا بۆ ئەوەی سەربەخۆ نەبێ هەم چارەسەرەکان بە ڕێکوپێکتر ئەڕوا هەم بە سیستەماتیکتر ئەڕوا لەبەرەوەی ئێرە شوێنێکی فێرکاریە ناکرێت مەسەلا وەکو هەندێک شوێن نییە تۆ بە خێرایی ئیشکەی ئەبێ بە شێوەیەکی سیستەماتیک بەپێی بە کتێبیانە ئیشەکان چارەسەرەکان بکرێت خۆشحاڵە بین بە چارەسەرکردنی هەر منداڵێکی ئازیز کە ڕوو لە کلینیکەمان بکات چۆنی باشی ناو چییە؟ چی؟ یارە ناوەکە زۆر خۆشە بۆچی هاتی بۆ ئێرە ئەمڕۆ؟ دانە چاکە کێ دانە چاکە؟ دکتۆرەکان خۆشە ئێرە؟ خۆشتەوە مناڵەکان خۆشەوە لێرە؟ دکتۆرەکان خۆشەوە؟ دانیشتە شووی؟ عادی لایکێکیش بکە بۆ کامێرەکانمان ئایا لایکیان بۆ بکە؟ دەی؟ ئافرین نینۆکەکانیشی سوور کردووە؟ چێ بووی کردیەوە؟ خۆی جوان کردووە جاتوو بەڕاست زۆر جوانە ملوانکەیان ناگەڵ ساش لەم لایە؟ هەربژی حەزەکەی بەچی کە گەورە بووی؟ دکتۆری چی؟
یوسف سڵاوت لێبێت ئەتوانم بەناوە کتابی خوێنمەوە کە ناوت یوسف ئەسعەدە ئەسا مامۆستاکەشت ئاماژەی بۆ دەکەوێت خوێندکاری قۆناغی پێنجم لە کۆلێژی پزیشکیدان ئەمێ بۆم باس بکەی ئەزمونتان لێرە چۆنە کارەکانتان چۆنە ڕوا بەڕێوە طبعا سەرباری ئەوەی کە کۆمەڵە کێششمان هەیە بەڵام ینی هەموو هەوڵتوانایکی خۆیان خسۆتە گەڕ مامۆستاکانمان بە تایبەتی بۆ بە شێوەیەکی باش ئێمە فێرکەن و ئامادەمانکەن بۆ کلینیکەکان و ئێمە شێوازی خوێندنەکەمان بە شێوەی بلۆکاتە ینی هەر مانگە و لە کلینیکێکە بین و هەر مانگە ئەزمونمان لە کلینیکێکە بێت ئێستا لە بەشی مناڵانین لەم بەشەیە چارەسەری دانی مناڵانەکەین بە هەموو جۆرێک بە پڕکردنەوە بە کێشان بە چارەسەری خۆپارێزی تایبەت بە مناڵان بۆی ڕێگریکەین لە کلۆری و بەم شێوەیە بەردەوام ببین لە کلینیکەکان هەر مانگە و لە بەشێک ئیشەکەین کە ئەزمموی بۆ ئەوی ئەزمموی هەموو جۆرە ئیشەکانی تایبەت بە دەمودان وەربگرین لەم بەشی کە ئەسا جەناب داوامی لەکەی کە بەشی دەمودانی مناڵانە سێ هەفتەیان مانگێکت پێچێت ئەوەی کە ئێوە بە زمانی ئینگلیزیەکە ڕێکوارمنت بە کوردی بە داواکاری ڕێکوارمنتانەوەی کە چەند نەخۆش ببینن نەخۆشی عددی نەخۆشەکان دیاریکراو نییە عددی ئەو کەیسانی کە وەری ئەگرین دیاریکراوە بە نمونە مەسەلەن چەند کەیسێکی پڕکردنەوە ئەبێ وەرگرین لێرە و چەند کەیسێک بۆ کێشانە و چەند کەیسێکی پاکردنەوەمان هەیە بۆ تایبەت بە دانی مناڵان و کەیسی فلۆرایدمان هەیە فلۆراید مادەیە کە بەکارهێنین بۆ پارێزی دەمودانی مناڵان لە کلۆربوون و جگە لە فلۆراید ئێمە فیشەرسیڵان تشەکەین لێرە تەکنیکێکە کە ئەو ددانانای کە تازە هاتوونە دەر و پێویستە ئەگەری توشببوونیان بە کلۆری هەیە پێش توشببوونیان بە کلۆریەوە بۆ مناڵەکەی ئەنجامین و بەم جۆرە کەیسەکانە کە لێرە مەطلوبە لە سەمان نەک بەپی ئەوەی کە چەند نەخۆشە بینی هەنێک جار لە نەخۆشێکە زیاتر لە ئیشەکەکەین بۆ ئەوەی هەموو چارەسەرەکانی بۆ ئەنجام هەستەکەی بۆ شوێکە پێویستەکە فێربی لێرە فێرەوی وڵا بتاکید مامۆستاکانمان زۆر هاوکارم لەگەڵمان و بە بەردەوام یارمەتیمانەیەن ئەوەی کە ئێمە کێشەمان هەیە ئەویش لە ڕووی مەوادەوەی کە ئەوە زیاتر ئیشی لایەنی پەیوەندیدار و حکوومەتەکە هاوکارمان بن بەڵام وەکو فێرکردن بەردەوام مامۆستاکان لەگەڵمان و هاوکارمان بۆ بە باشترین شێوە ئامادەمانکردن بۆ کلینیکەکانمان زۆر فەرمودانیشە ئەوەی کە یوسف باسی کرد بە تایبەتیوی کە لەوانێ بۆ زۆر سەرنجڕاکێش بە مەسلەی ئەوەی کە پێڵەن فیشەرسیلان دەگەر بکەینەوە بە کوردی وەکو سواقانی خانووە ئەگەر بیرتان بێ کاتی خۆی کە خانووی قوڕ زۆر بوو لە پاییزدا بەرەوزستان خانۆکان سواقە بۆی کە لە چاڵ و چۆڵەکانەوە ئەو دانەتکێنێ بە هەمان شێوەش ئەم دانانە کە لێرە هەیە ئەم دانانە چاڵ و چۆڵی تایە ئەگەر لێرەش بە باشی دەرنەکەوێت سەر دەستی خۆم بۆتان شەرحەکەم ئەم چاڵ و چۆڵی سەر دانەکان هەیە ئەم چاڵ و چۆڵانە کە لەسەر دانەکان هەیە کە لە دانی هەموو کەسێکە هەیە خواردن کۆکاتەوە و کۆبنەوەی خواردن ئەگەر بە باشی خزمەت نەکرێت بە تێپەڕبوونی کات بەکتریا کاریان لەسەر ئەکات و دانەکە کلۆرەکە ئەو دەرمانی کەمان بەکارن مادەیەکە کرد ناو ئەم چاڵ و چۆڵانەوە و ڕێکیە کاتەوە وەکو پێم وتن عینەن سواقانی خانووی قوڕوا بۆی کە ئاو دانایە بۆی کە تکەنەکە بە هەمان شێوە ئەو کارەش ئەکرێت بۆ ئەوەی کە ئەم خواردنان لەسەر ئەم دانانە کۆنە بێتەوە بە ئاسانی کلۆر نەبێت ڕێگە بە بەکتریاکە نەیرێت لەگەڵمان بن لێرەوە هەم کچەکان کارەکەن هەم کوڕەکان کارەکەن پێم خۆشە بەبێەوەی کە پێم وتبێتن یەکێک لە خوێندکارەکان یان زیاتر یەکێک لە خوێندکارەکان بدوێنە ماندوو نەبن سڵاوتان لێبێت دانیشت تکایە زۆر سپاس دەنگت بە باشی وەرئەگیرێت ئەگەر پرێ قسەم بۆ بکەین بۆی لە نزیک نام بۆ لەبەری کە ماسکم پێوەنی و لەبەر پاراستنی گیانی نەخۆشەکەتانە ناوت چییە و ئەزانم قۆناغی پێنجە من باش ناوت چییە؟ لانە باش هاوڕێکت ناوی چییە؟ ڕاست ڕازەخان تۆ دەست پێ بکە دوایە بەلانی هاوڕێت قسەمان بۆ بکە ئەزانم ئینشاءالله هەموو سێ مانگی ترابن بە دکتۆر هەردووکتان و بە هیوای سەرکەوتن پێشتر لەگەڵ یوسفی هاوڕەتان قسەم کردکەوتیان لە ڕووی فێرکاری و زۆر باشین لە ڕووی ماوادەوە تۆزێک نوقسانیمان هەیە ئەوانیش ئینشاءالله باشە بن ئەم لاڵە کێسە لە بەردەستانە چی بۆکەن؟ ناڵی لە بەردەمانایە دانەکانی قوڵن یعنی چاڵی قوڵیتیایە ئێمە بۆی ینی پارێزگاری لەوە بکەین کە دانەکانی کلۆزن پێتان فیشەر سیڵەنتی بۆکەین کە یەک تۆز ینی ئەو چاڵەیە بۆ فڕاکەینەوە بۆی تووشی کلۆری نەبێ ینی ئێپارێزین دانەکانی لە کلۆری باشە جگەلەوەی کە فیشەر سیلەنتی بۆکەن پلانتان هەیە شتی تر بۆ ئەم مناڵە بکەن ئەم مناڵە دانێکی کلۆرە دانا هەمیشەکانی کە هاتن دانەکانی سەرەوەی ئەو دانەشی کلۆرین ئەوانەش بۆ باشە ئەو مادی کە بەکاری هێنن هەم لە گرتنی چاڵ و چۆڵەکە لە فیشەر سیلەنتەکە هەم لە پڕکردنەوەکە
موادی ستاندەر و های کواڵیتیە خود موادێکی ئاتیادیە زۆر هایکوانتینیا بەڵێ. دەستانی باش باشە ئەگەر خوشکەزایەکی خۆت پورزایەکی خۆت دەمودانی کلۆر بێ مناڵ بێ ئەهێنی بۆ ئێرە بۆ چارەسەرکردن باش ناوی چیە نەخۆشەکەتان ئانیا گیان چۆنی باشی ئێستا هاوڕەکانم یان وەرتەگرن بۆی کە بتوانین بە ئارامی قسەت لەگەڵا بکەین باشە ئانیا چیت بۆ کرا ئەمڕۆ بۆیان چاک کردی باش ئازاری هەبوو دەرزیان لێی دڵخۆشی کە لێرەی باش ئەڵی چی بە دکتۆرەکانی کە ئیشان بۆ کردووی زۆر سپاس بۆ تۆش ماندوو لە من لەشتان ساک بێت زۆر سپاس باشە ئێستا لێرەوە هەر لەگەڵم بن یەکێک لە مامۆستاکان ئەگەر چی لەوە پێش قرار نەبوو کە خۆی قسەم بۆ بکە بەڵام هەر بە زۆر هێن مناو بەرنامەکەەوە دکتۆر هیوا ئەگەر ماستەرکرد دابەری زۆر جار کە من بەرنامەکەم خەڵک دەستخۆشکەری لە دکتۆر هیواکە لە بەرەوەی کە ئەوەندە لێ گەچین هەر جاری پێشوش برادراوتیانەوە براتە یاخودنا هەر براگەوری هەمومانە تووشی کێشەش بووم لەسەر ئەوە جارێک گوتم وڵاهی ئەو نیم پێیوتم وتی تۆ لەبەرەوەی پێت نەڵێم ئەوی یا ڕستمێکرد لەگەڵ نەگرم بۆیە ناڵێ ئەوم ئێتر ناچار ئیجازی سیاقەتەکەم شاننا بەڕاستی بە ئێتر باوەڕی پێکردم کە ئەو لێ دکتۆر هیوا ئەحمەد جەنابەت پسپۆڕەکە دەبواری پاراستی دەمودانە بە خۆشحاڵی ئێستا لە بەشی مناڵان کارەکەی وەک مامۆستا هەڵبەتەوەی کە ئێمە زان لە ڕووی زانستیەوە پزیشکیدانی مناڵان و ددان پارێزی وەک دوو ڕوو یەک دراوان لێک جیان ناکرێنەوە لێرە جەنابەت خوێندکارەکان فێری چیەکە لە تووچیان پێ بڵێت ئەوەی وەک برادران باسییان کرد ئێمە لەم بەشە مناڵان چارەسەرەکەین هەموو نەخۆشیەکانی دانی مناڵان ئەوەی کە لە ئیشی ئێمە یاوێ ئەتوانین چارەسەریان ئەوەی کە تایبەتە تایبەت بە ئیشەکەی من بە تایبەتمەندی ئیشی من بەکارهێنانی فلۆرایدا وەک پاراستنی دانەکان و بەکارهێنانی ناوعێک لە مادێ سیواقی دانی پێکرێت سیواقی چاڵ و شۆڵیەکانی دان ئەو شوێنانەی کە خۆراکی تیاکەوە بێتەوە و ترسمان لەوە هەیە کە لە داهاتووە ببێ بە کلۆری ئەو شوێنانە سیواقین لە کوردی کەلیمەکە لە ئەنگلیزی پێوتێت سیڵینگ بە کوردی یعنی سیواغان یعنی ئەمە پڕکردنەوەی دان نییە بەم شێوەی ئەتوانین دانەکان بپارێزین تا داهاتوویەکی زۆر دوور کلۆر نەبن ئەمە هەر لەسەر ساغی ئەمیش بەڵێ ئەمە لەسەر ساغێکت ئەمە پێوتێ پاراستنی بدان ئەو کاتە مناڵەکەش دکتۆر ناترسێسە ئەو ئانیام دوان کە دوان لە خوێندکارەکان ئێشان بۆ کردەوە و کێشێوەشتان باش ئەوەی کە ئێوە لێرە ئەو منهەجانەی کە خوێندکاران لەسەرەکان هەمان ستاندەرە جیهانیەکانە هەمان ستاندەرە جیهانەکانە هەمان ئەو کتێبانەیە کە لە زانکۆ جیهانەکانە خوێندرێت بەسپاسەوە دکتۆر هیوار حەزم بزانم دەشت ساک زۆر سپاس برادران لەگەڵم بەردەوام من هەر کامێرەکان ناکوژێنینەوە یەکسەرە چین بەرەو بەشەکانی تر لێرە ئەمانیەوەتان بۆ باسکەین ئەگەر چی بە چاو پزیشکیدان کارەکات بەڵام چاو هەموو شتێک نییە لە پزیشکیدانەوە وەکو چۆن ئێستا من ڕووناکیم لەسەرە بۆی ڕووناکتە دەرەکەوم بەشێکی کارەکە بە ڕووناکیەکە بەڵام بەشێکی تر کە لەم بابەتە ئەگەر گرنگتر نەبێ بەقەت ئەوە گرنگە و پێوترێت چاوی پزیشکیدان بریتێ لە بەشی تیشک پێشتر ئەگە دەرمەکردن کامان بەشی تیشک بینین لەگەڵ ماوەرن بۆی کە بچین بۆ بەشی تیشک لێرەوە کە بینین هەندێک لە چوارەخازەکان چاوەڕێکن بۆی کە کاریان بۆ بکرێت و ئێمە بەیەکەوە چین بۆ بەشی تیشک باشە ئێرە وەکە بینین بەشی تیشکە لێرە کارەکرێت بۆ گرتنی تیشکی دەم و ددان و ڕوو شەویلگە باشە سڵاوتان لێبێ سڵاو ڕۆژتان باشن ماندوو نەبنە حاڵتان باشن سڵاو ماندوو نەبن زۆر سپاس بشین سڵاوتان لێبێ باشن باش ئەوەی کە بە سپاسەوە پێشتی زمانی وەرگرتن کە هینە خزمەتەکان کاک نەجات جەنابەت کارمەندی تیشکی بۆمان باس بکەی لێرە چەند جۆر ئامری تیشکتان هەیە و ئامەرەکان چی پێکرێ بالنسبة ئێمە لێرە پرێکی کەڵمان هەیە یەکەم کە ڕۆژانە ئیشێکی زۆری لەسەر ئەەکەین دوایە ئۆپیتیمان هەیە سیVCTمان هەیە زۆربەی ئیشەکانمان زیاتر ئەەکەیتەوە سەر پرێکێکم کە لێرە بە ڕۆژانە تەلەبەکانمان ئیشی لەسەرەکەین بۆ چ جۆرە چارەسەرێک بەکاری هێن هەموو جۆرە چارەسەرەکان تقریبان لە ناو خستخانە پێویستی بە جۆری تیشەکەیەکە بکرێت تر لە سێرجەری بێت لە ئیندۆ بێ لە هەر جۆرەکان پێ
پێویستەکە بۆ تشخیصکردنی حاڵەکاتی نەخۆشەکە تیشکی بۆ بگیرێ. بەڵێ ئەمە پرسیاری ئەوە بکەم وەکو کاماژی بە جۆری ئامێرەکان و هەندێک لە فیلمەکان کرد کە ئێوە هەتانە ئەوەی کە پێویستانە لێرە هەیە بەردەستە بۆی کە چارەخوازێک سەردانتانەکە خزمەتی باشی شکر بەردەستە هەمی بەردەستە لە فیلم و لە شعی سیویستی ئۆبیجی ئەوانە هەمی بەردەستن زۆر شتێکی باشە. سپاس مادونم فەرمونەوە لەگەڵمان بن ئێستێکێک لە خوێندکارەکان خەریکە تیشکە شواتەوە ماندوو نەبی ناو چییە؟ هاتوویەوی قۆناغی چەنەمیت؟ سەرکەوتوبی ئەوەی کە ئەیبینن بە هەردوو کامێرەکە ئێستا پیشانتانەدرێ هێفی خەریکە فیلمە شواتەوەی کە لە بەردەستی پێوتێت دارک ڕوم ژووری تاریک هێوی بە کورتی و بە خێرای بۆ بینەرەکانمان باسی کرد بۆچی زوو سەرڕۆی سەرکی سەعاتەکە هاتێ کاتەکەی مەزبوط بێ بۆیە وێنەکە جوان دەچێت فکرەکە بۆی رادیۆگرافیکەمان جوان دەچێت بە کاتەکەشی مەزبوط بۆ ئێستا کاتەکەی باشە ئەو شتانی کە لێوان نووسراوە لێوە ئەبی نووسراوە دیڤلۆپە 20 بۆ 30 چرکە لەم لا نووسراوە فیکسە 60 چرکە ئەمانە چیەکەن لە فیلمەکە دیڤلۆپەرەکە ینی فیلمەکەمان بۆ تۆخەکاتەوە ڕەشەکات بۆی دوای کە لەوتەرەکە بشوێنە ئەو بە شەڕەشەی بڕاتۆ لە فیکسەرەکە وێنە سپێکەمان بۆ دەچێت کە وێنەی دانەکەین چەندێکی ماوەتیشکەکە تەواوی باش دەپشانیشمان بە بێ زەحمەت هێوی بۆی کە بزانین تیشکەکەی باش دەرچوێن ئەمایان چی هێوی هەر ئاوە بۆ شردنەوەیەتی بەڵێ باشە ئێوە لێرە چەند زۆر تیشکی بچووکە گرنگۆ تیشکە بچووکانی بەدەستەوەیە بەڵێ باشە تا ئۆکلوزەڵی ژەگرن یا هەرە دواناگرن ئەو لە تیشکە گەورەکانە باشە لەم تیشکە بچووکی کە لە بەردەستی توایە ئێستا کە تەواو بوو زین چی دەرچۆ لە تیشکەکە مەبەستی گرتنیام تیشکە چی بوو خاتو هێبی بۆ دیارکردنی ئەو نەخۆشی هاتوش پێشتی بە چییە بۆ ئەو ئەکسرای بۆ نانێ ئازاری هەبێت یان شتێک بۆ ئیشێکی جامی ئابێتە لەبێت ناتوێتی چارەسەرێکی بۆ بکات باش ئێوە لێرە چەند هەفتە ئامێنەوە یان چەند مانگە مێنەوە لە بەشە خۆی ئاتەن 4 هەفتەیە بەس بۆی باکۆت ماندوونە بن ڕۆژتان باش سلااوتان لەوێ باشن زۆر سپاس برادران ئەتوان هەر لێوە ئەو خانمە وەربگرن کە خەریکی شوشتنەوەی تیشکەکەیە بۆی کە بزانین چی دەرچوو لە دەرەنجامی تیشکەکەی بەس پڕکردنەوەکە دەرچووە باش ئەوەی کە تۆ بە دوای گەڕای چی بوو خاتو هێوی هەموو دانەکەی ویست بۆ ینی بۆ ئەپیکاڵی دانەکە بۆ ڕوتەکەی بەڵام دەرنەچوە باش لەم حاڵەتایەوە چیەکەن ئێستا ئەبێ دووبارەیکەنەوە باشە ئەگەر ئێوەش قسەم بۆ بکەن سوپاس خاتو هێوی ماندوونەوی ئێوە کە لێرە دانیشت بوون چاوەڕێی چیەکەن چاوەڕێکن چارەخوازێک وەربگرن یان ئەشایکی بەگرین بۆ کە پێویستێتی کاری ئێوە لێرە وەک بەشەکانی تریۆژ ڕکوارمنتان هەیە باشە توانی هەندێک مەسەر ڕکوارمنتەکە پێ بڵێ بۆ ئۆپیجی چەند ڕکوارمنتە هەر بەگشتی کە دەیتەم بلۆکەوە 15 ڕکوارمنتت لەسەرە کە کرێ بە دوو بەشەوە 13 دانیان لە پێریە پیکەڵە ینی دەوروبەری دانەکە و دانەکەش خۆی بێ دەرچێت دانێکیان بایتوینگە کە هەردوو چۆمەڵی شەویلگە ئەبێت یا دەرچێت لە ریزی دانەکانە ئەویان دوو دانە ئەویتریان 13 بە هەردووکیەوە 15 باشە ئەمێ پرسیاری ئەوە لە ئێوە بکەم ئەوەی کە ئەم دوو هاوڕێت باسییان کرد و خاتو هێبی هاوڕێتان باسی کرد بریتێ لە تیشکە بچووکەکە ئەوەی کە لە زمانی زانستیەکە ئینتراۆڵ رادیۆگرافی لە ئەکستراۆڕان لێوە کسەڕۆڕ لەگرن یان نایکرێت ئێمە بە سێری دکتۆرەکەین ئەو فێرمانەکە بەس وەکو خۆمان نایکرێت وەکو خۆتان نایکرێت باش ئەی لە لێکدانەوەی تیشکەکە سۆلاک بۆم باس بکە ئەو هەڵبەتە من نای هەندێکیان بۆ ێزان لە بازەکانایی خوێنمەوە ئەوە سۆلاکەوەیان تێبین و ئەویان محەممەد و ئەمیشار محەممەدیشی تر محەممەد حسان و محەممەد حوسین بۆم باس بکە لە ئینتەرپریتیشن لە لێکدانەوەی تیشکەکانە پێشترەوە خوێندوتانە بابەتی رادیۆلۆجی یاخود ئەم ساڵێک سەر کە ئیگرن یەکسەر لێکدانەوەکە شێزانە ئەم ساڵ خوێندومانە بێشتر نەماهاتەوە باشە لێکدانەوەکە چیەکە ئەوە یکەن یا پزیشکەکانتانێکە وڵای ئێمە سەرێکین ئەو دکتۆرێکە سەرپەرشتی ئێمەیە ئەوش لەگەڵمانە سەرێکات و دواتر ئەینەرێت بۆ بەشەکانی تر کە پێویستیان پێێت ئەکرێت تیشکەکە چی لێک بیتەوە چی بدۆزیتەوە بۆ نمونە سەرێکی بزانیت پێری ئەپیکاڵ چێنجێکی هەیە یاخود کاریزەکەی چەنە دیپ بووە باشە سەری ئەکی بەعام باشە دەستان خۆش سەرکەوتوو بن ماندوو نەبن ئەوەی کە بۆیان باسکردن بریتێ لەوەی کە ئانەبزان کلۆرەکە چەندێک قوڵە کە مەسەرەن کەسێکدانی کلۆرە یاخود کەسێک چارەسەری دەمودانی بۆ کراوە ئانێبزان چارەسەری دەمودانەکە لە پڕکردنەوە بێ لە دەمار بڕین بێ چەندێک باشە کەمێک ڕۆنی ناوەتە دکتۆر ڕەنج ئەگەر تۆ زێ لە کاتت بگرم ماندوو نەبی سڵاو باشی زۆر زۆر سپاس مەمنون دکتۆر ڕەنج گەلەوەی کە هاوپیشەمانە مامۆستای خۆشم بۆ لە کۆلێژ زۆر زۆر سپاس مەمنون زۆر زۆر سپاس دکتۆرەمێ
باسی ئەوە بکەین خوێندکارەکان فەرمویان کە هەندێک لە تیشکە بچووکەکان ئەوەی کە لەم پێرەپیکەڵ و بایتون خوانەی گرن و خۆیان لێگانەوەی بۆکەن بەڵام تیشکە گەورەکان جەنابتانەکەن و جەنابتان لێگانەوەی بۆکەن. بەڵێ ئێمە تیشکی دووڕوویمان هەیە لەگەڵ تیشکی سێڕووی تیشکە گەورەکان هەم لە جۆری دووڕووی و سێڕوویەکە بە سەرپەرشتی پزیشکی پسپۆرەکەی بەڵام خوێندکاران یەن سێریەکەن ینی بۆیان باس دەکەێ فێرەکەن بەڵام بەهۆی ئەوەی کە لە بواری پسپۆری ئەوانانە ئەم بەدەستی خۆیان پراکتیسی ناکەن ئیشەکە بەڵام وەکو بینین و تێگەشتن و ناساندنی ئامێرەکان هەمویان بۆ ئەکرێ لێرە پێشتر لە ئەهلیەکانە نەبوو لە هیچ شوێنێکی سلێمانیان نەبوو تەنها لێرە نەبێ بڵێ سەرەتا لێرە دەستی پێکرد ئامێرەکان بەڵام ئێستا وابزەم لە زۆرێک لە ئەهلیەکانە لە زۆر شوێنی ئەهلیا هەیە بڵێ دکتۆر ئەگەر بۆم باس بکەیت ئێستا ئەمە هیچ کۆمپانیایەکە تقریبان چەندێکی پێدراوە ئەمە هینی کۆمپانیای ڤاتێک کە کۆمپانیایکی کۆریە بەڵام کۆمپانیایکی بەناوبانگە و کوالیتی ئامێرەکانیان زۆر بەرزە و ئەمانە مۆدلێکی زۆر تازەیە کە 2021 لە مانگی 2021 گەیشتە دەستمان لێرە دامەزرێنرا ئەمە هەموو جۆرە تیشکەکانی ناودەم و دەرەوەی دەمی پێئەجیە سێڕووی و دووڕووی ئەم ئامێرە نزیکە بێتەوە لە $100,000 نرخەکەی لەبەر ئەوەی مواصفاتی بەرزە مۆدلی بەرزە هەموو جۆرە تیشکەکانی دەموچایی پێئەجیرێ یعنی بە زمانی خەڵک دەفتەرێک کەوتووە لەسەر بەڵێ کۆمەڵێکی دەفتەرێک دکتۆر ئەم ئامێرەکە و سعرەگرانی لەسەر کەوتووە لەسەر حکوومەت بە چەند خزمەتگوزارەکە پێشکەشی چارەخوازەکانی ئێمە نرخەکانمان هەمووی وەکو نرخی شوێنە خێرخوازی و یان با بڵین نۆرینگە ڕاوێژکاریەکانی حکوومەتە بۆ نمونە تیشکی پانۆرامیک لێرە بە 7,000 گیرێ لە نەخۆشخانەی پیرەمێردی دوانی ڕوانی شەر بۆ نرخانەیە ینی نرخەکانمان زۆر گونجاوە لە چاو هەموو چارەخوازەکە توانێت بێت لێرە ئەم تیشکانە بگرێت یاخود ئەمە تایبەت کراوە بەو چارەخوازانی کە لەناو کۆلێجا چارەسەری بۆکێ ئەو کەسەکێت لەناو کۆلێجا چارەسەری بۆکێ لە یەکی لە بەشەکانەوە دەنێرێ بۆ ئەم بۆ لای ئێمە تیشکی بۆ بگرین دەینێرینەوە بۆ ئەو شوێنە بۆ ئەوەی لۆدێکی زۆر لەسەر دروست نەبێت ئامێرەکە و چونکە کاتەکەشمان دیاریکراوە لە ڕۆژەکە چەند کاتژمێرێک ئێمە لێدەین وەکو شوێنەکان نییە بڵین لە بەیانیەوە تا ئێواران داوامیتیا هەیە چەند کاتژمێرێکی بەیانیان هەیە بۆیە تایبەت کراوە بە چارەخوازانی کە لەناو کۆلێجا بووی هەم خوێندکاران هەم چارەخوازانی لێرە ئیشەکەن زۆرترین سوودی لێ وەربگرن لەم ئامێرەن ئەوەی کامێنێتەوە حەزەکەم کەمێک کامێرەکە بەجێ بێڵم بۆ دکتۆر ڕەنج ئەو تیشکی کە گرتویانە بۆ چارەخوازێک کە ئەمە نازانین چییە و بۆچی ژیراوە بۆتان ڕوونەکاتەوە پاش ئەوە لە بەشێکی تر منێمە خزمەتان دکتۆر فەرموو بۆیان باس بکە کە ئەم تیشکە چیتیایە و ئەکرێت چ گرنگیەک و چه خزمەتگوزارێک پێویست پێشکەش بە ژیانی چارەخوازەکە بکات. ئەم تیشکی دووڕووی پانۆرامای پێڵێ وەک جەنابتان بین لە وێنەکەدا هەموو ددانەکان دەرەچێتیایە ئەم نەخۆشە نێراوە بۆ دانی عاقلی سێ ددانی ژیری یان دانی عاقلی هەیە یەکێکی سەرەوە ئەم یەکەی لای ڕاستی خوارەوە ئەم یەکەی لای چەپی خوارەوە بۆ دەرهێنان کە بزانایە دانە ئاراستەکەی چۆنە خوارە یان ڕێکە نزیکە لە دەمارەوە هیچ کێشێکی بۆ دروست ناکات دەرکردنەکەی مەمە شایە دەستنیشانێکە لە هەمان کاتە ئەم دانە لێرەیە ڕەشایەگە بینی کە ئەوە کلۆریکی بچووکە ئەگەر هەیە لە کاتی پشکنینە لەبەروی لە دیوین تەنیشتی دانەکەی نەبینرێ بە تیشکەکە ئەبینرێ لێرە ینی ئەمە جگەلەوەی کە بۆ شتێک نێردراوە ئەگەر کێشەیەکی تریشی هەبێت دانەکان بەم تیشکە دەستنیشانەکرێت و هەموو دانەکان بە یەک جار دەرەخا و بڕێکی کەم لە تیشکیش بەر کەسەکە ئەکرێت ینی زیانێکی ئەوتوی نییە تیشکەکە لەبەروی دیجیتەڵە. بەشە جیاوازەکان لەم کۆلێژە هەیەەوە و خزمەتانی کە پێشکەشەکری هەمان خزمەتانێک کە لە سنتەرە گەورەکانی دەرەوە پێشکەشەکرێت بەڵام ئامانجەکە ئێرە و بەڕاستی شەوەیەوەتان پێ بڵێن سنتەرەکانی وەکو پیرەمێرد و شۆڕشیدان بۆ نمونە لە شاری سلێمانی خانزاد لە شاری هەولێر و نازانم لە دهۆک چشتێکی تر هەیە لە وڵاتانی دەرەوە تەواوکاری ئەم کۆلێژانەیە بەمانایەکتر بەشەکە لەم کۆلێژانە بەڵام لێرە لەبەر سیستەمی عێراقی جیاکراوەتە لەم کۆلێژانە و خراوەتە سەر وەزارەتی تەندروستی لێرە کارڕۆین بەشی ڕاستکردنەوەی دانمان هەیە بەشی ڕاستکردنەوەی دانیشێک لەو بەشانی کە دووبارە ئەو خوێندکارانی کە لێرن پێگەێنرێن بۆچی پێگەێنرێن لەبەرەوەی کە ڕاستکردنەوەی دان بەشێک لەو چارەسەرانی کە لە بواری چارەسەری پزیشکی دەمودانە گرنگە نەک هەر بۆ جوانکاری بەڵکو کاری ڕاستکردنەوەی دان بۆ ئەوەشەکە
نەخۆشەکانمان چارەخوازەکانمان باشتر بخۆن باشتر بجوون. لێرە هەندێک لە خوێندکارەکانە بینین کە لەوانێت چارەخوازان لەبەردەست نەبێت بەڵام خەریش کارێکی تر بن. سەرستان بۆ ڕاکێشم کە کاری ڕاستکردنەوەیدان تەنها بۆ جوانی نییە بەڵکو بەشێکی زۆری کارەکە بۆ فەرمانوکاری جوین و فەرمانوکاری قسەکردنە ئەگەرچی خۆی لە جوانیشانشی بەرچاوی هەیە. لێرە خوێندکارەکان لەوانێت بەشەکانی تر چارەخوازە نەبێت و قەرەباڵغی و سەرقاڵیانە پۆوانی تر نەبێت بەڵام مەبەستمە کە هەندێک لە خوێندکارەکانی لەژ بتوانم ماندوو نەبی ناو چییە؟ ناوم کارۆخە کارۆژەبار کار چەند ساڵی خوێندنەکەتە؟ پێنجم ساڵی خوێندمانە واتە ئێمە مەرحلەی پێنجین کاتێکە لەم قسمە ئیشەکەین قسمی دانڕاستکردنەوەیە لە مەرحلە چوارەوە ئێمە دانڕاستکردنەوە خوێنین بەڵام بە شێوەیەکی زیاتر فێرکاریە بۆ ئەوەی کاتێکی هینە مەرحلە پێنجەوانەیە هینە قۆناغی پێنجەمانێ بتوانین بە شێوەیەکی پراکتیکەڵ بە شێوەیەکی عملی ئیشەکان تەقدیم بکەین و هەم خزمەتێ بگەێنین و هەم خۆشمان سوودێکی لەبین و فێربین باش توانین پێم بڵێ کە بەدەستە ئەسەوە ڕاستەیە کاتێک کە ئەمانەیە لە بیدایەتەوە ئیشێ بکەین بۆ نەخۆشێک بۆ کەسێک دانڕاستکردنەوەی پێویست بێت لە بیدایەتەوانێ ئەبێ دیاری بکەین بزانین ئایا ئیشی کەسەکە چۆنیە ئایا بزانین شەویلکەکانی خۆی چۆنە دانەکانی چۆنە بۆیە لە بیدایەتی ئیشەکەیە ئێمە ضرورە ئەشیعەیەک بگرین ئەشعەیەکی ئەکسڕەی بگرین بۆ نەخۆشەکەمان بۆی ئاگاداری شەویلگەکەی بین ئاگاداری دانەکان بین جیای بکەینەوەوانە بزانین ئایا پێویستی بە چ جۆرە چارەسەرەکە بێت بەپی ئەو ئیشی کایکین لەسەر ئەشیعەکەمان جۆری چارەسەرەکەمان دیاریەکەین و ئەنجا دوای ئەوە تەقدیمیەکەین و بۆ نەخۆشەکەی باسەکەینەوە بۆ دکتۆرەکانی باسەکەین کە ئاج جۆرە ئیشی ئەمیان لا شەڵسی فاڵۆمێتریک ئەکسڕەیەەکە واتە لە لاوە گیرێت دەموچاوی کەسەکە هەمووی ئێسکەکان دەرەکەوێت و دانەکان دەرەکەوێتوانێ ئێمە لەسەر ئەوەوانێ شتێکمان هەیە پێوچە تریسین یاخود پێوچە سیفاڵۆمێتریک تریسین ئەمەش سوودی چییە بەسەر ئێسکەکەی ئاڕووینەوەە بەسەر دانەکان ئاڕووینەوەە هەنێ پۆینتی گرنگمان هەیە هەنێ خاڵی گرنگمان هەیە کە دیاریکەین لەسەری بۆ ئەوی لەو خاڵانەوە بتوانین جیای بکەینەوەە ئایا بزانین وەزعی کەسەکە چۆنە وەزعی دانەکانی چۆنە و وەزعی شێویلگەکانی چۆنە بەپێی یەکتریش و عیلاقەکانیان لەگەڵ یەکتریە کاتێک ئەم شتانەمان دیاری کرد ئەم پۆینتە گرنگانەمان دیاری کرد ئەتوانین لەسەرەوە قەرارێ بین ئایا بزانین چ جۆرە چارەسەرێکی پێویستە چەندێکی پێچێ ئیشەکەمان چارەسەرکی لای ئێمە یا لای شوێنێکی کەیە بەپی ئەشیعەکەمان ئەو ئیشانە دیاریەکەینەوە بێ نەخۆشەکە ئاگادارکەینەوە ڕێی ئەوانی شوەرگرینەوە ئەنجا دەسەکەین بە ئیشەکە سەرکەوتوبی دەستەکانە خۆش هەڵبەت لێرە چارەخوازێکی شەیە کە کچێکی جوانە پێشتر ئیزمان لە باڵی وەرگرت و ئیسیشمان لە خۆی وەرگرتووە کە سڵاو ناو چییە؟ لانی پۆلی چەندی لانی خەت؟ ماشەڵڵا ینی 10 ساڵتە؟ دانی تۆ ئەمڕۆ بۆ چیا تو بۆ کوڕەژی پزیشکیدان؟ بۆ ئەوەی دان ڕاست بکەیتەوە باشە ئەو خوێندکارانی کە لێرە کارەکەت بۆکەن بەباشی بۆ دەکەن ئاسوودەی لێ ئەگەر یەکێک لە هاوڕەکانی کە لێرە کار ئەکات لەگەڵ لانی خانە بە جووتێک دەستکێشەوە بێت بۆی کە بۆمان باس بکات چی بۆ لانی خان ئەکات چارەخواز هەر کەسێکتانە لانی بێ زەحمەت بێت و بۆمان ڕوون بکاتەوە سڵاو ڕۆژ باش ناو چییە؟ ڕەزوان خۆنن چەندەم ساڵتە جەنابەت؟ 5 ساڵ سەرکەوتوبی ڕەزوان من دوورەکەمەوە بۆ بینەرەکانم باسی بکە چیتان بۆ لانی کردووە و پلانتان چیە توانێت چی بۆ لانی بکات؟ دیارە لانی ئەمە چەندەمین جارێتی بێتەوە سەردانمان بکات پێشتر کە هات ئێمە وەکو کە هاوڕێی پێشترم باسی کرد قسەمان لەگەڵ خۆی کرد هەنێک شتمان بۆ وەرگرتووە هەنێک معلوماتمان لێ وەرگرت بە هەنێک ئەشعەمان بۆ نووسیوە و لەسەر ئەشیعەکان و بڕیارمانداوە کە چ جۆرە چارەسەرێکی بۆ وەربگرین ئەو چارەسەری کە بۆ ئەم کردومانە پێی ئەوتری ڕاستکردنەوەی جوڵاو ڕاستکردنەوەی جوڵاو ئەو ڕاستکردنەوەیە کە ئەتوانێت نەخۆشەکە بە ئاسانی هەم لە دەمی بهێنێتە دەرەوە بیش یعنی ئاڵوگۆڕی پێ بکات ڕۆژ و شەوانە ئەوە نیە بە سابتی و ئەوەی کە عادەتەن کە من پێڵێن وایە کە لە ناو خەڵکیا باوە ئەو بووە ئەوە نییە ئەمە توانێت شەوانە لای ببات وە ڕۆژ یان بە ڕۆژە لای باتیان بە شەوان بەپی ئەو چۆری کە بۆی نووسراوە لێرە لانی ئەگەر شتەکە دەمکەیتەوە ئەمە پێوتێ ئامێری ڕاستکردنەوەی جوڵاو یەکەم ڕۆژکە هات نەخۆشەکەمان ینی بڵێن دانەکانی لە ڕووی دانەکانی سەرەوەی بەرەو پێشەوە هاتبوون و دانەکانی دواوەشی بەرە ڕووی پشتەوە ئێمە توانیمان لە ڕێگەی ئەشیعە و هەروە ئەو توێژی کە لەگەڵ خۆیان کردما بۆمان دەکرد ئەم جۆرە چارەسەرە باشترین چارەسەرە
و هەروەها کە لە دوای چەند تقریبان توانڵە چەند مانگیەکە بێت ئەو ڕۆژی کە وەرمانگر مانگی دەبوو ئێستاکە مانگی سەیە و ڕزڵتێکی باشی هەبووە و هەروە خۆشی پێی مرتاحە و یعنی شتێکی جوان دەرچووە. وەک بۆم باسکردن 14 ساڵ بەر لە ئێستا من لەم کۆلێژە خوێندکار وە کاتە ئێرە هۆڵی وانە خوێندن بوو ئەمەی کە ئەیبینن لێرە جێگەی شانازیەکە تاوکو ئێسوک و خۆی ماوەتەوە کە بۆ دیاری بۆ یادەوەری بۆ کۆلێژەکە کردمان کە هاوڕێنەکان لە نزیکەوەری بگرن کە ئەلێرەیان نووسراوە دیاری هەردوو خوێندکار توانە عوسمان حوسێن و هەڵگور ساڵح محەممەدەمین بۆ کۆلێژی پزیشکی دان خوێندکاری قۆناغی پێنجەم 2007 کە 14 تا 15 ساڵ بەر لە ئێستا کاتێمە لەر خوێندکار بووین و جێگەی شانازێ بۆمان کە ئەگەر جێ دەستێکی بچووکیشمانە بە کۆلێژەکەەوە بەجەما بێت و ئەم ڕۆژ کاتوین توێرە دووبارە بۆ خزمەتی ئەم کۆلێژە بۆ خزمەتی خوێندکار و مامۆستا و هەموو بەڕێزانە هاتوین کە لێرە کارەکەنەوە ماندوونە بن لەشتان ساخ بێ زۆر زۆر سپاس ئەڕۆین بۆ بەشەکانی ترێمێ بزانم لە بەشەکانی تر چی ئەکرێت و چۆن پەیوەندیدارە بە خزمەتکردنی چارەخوازەکانی خۆیانەوە ئەم بەشەی ئێرەکە هەیە زیاتر بەشی کارمەندەکانە سڵاوتان لەوێ ماندوونە بن باشن سڵاو ماندوونە بن بژیت مەمنون ئەگەر بکرێت بۆم باس بکەن ئەگەر چێزان سەرتان زۆر قاڵە زۆر مەشغوڵن لەشتان ساف بێ ناوی خۆتم پێ بڵی تو کارەکەتم پێ بڵی لێرە و ڕۆڵی چیە لە خزمەتکردنی چارەخوازەکانە پێشەکی بە خێراتتانەکەین زۆر سپاس ناوم سنەوبەرە بەشی پەرستانی تەواو کردووە ئێمە لێرە تەلەبەکان ئالەتەکانمان بۆ ئەهێنناوانە بەس خۆیان ئەی شۆرن خۆکتەمیز لێرەی خۆیانی خنە ناو پاوچ و ئێمەکەنە ناو ئۆتۆکلێڤۆ بۆ ئستڵازیشنیەکەی باشە ئەو سترەلایزیشنە ئەو پاکشکاریە هەڵبەتە من لەبەرەوەی کە بابەتی پاکشکارەکەی و پارێزم بۆ نامە ئەودی ئەو مێزەوە بە چه ئامێرەگەکرێت و ڕۆڵی چییە لە ڕێگەگرتن لە گواستنەوەی نەخۆشیێنەوە چارەخوازەکانە پاکشکردنەکە خۆیان بە کحول ئەیکەن بۆی لە سانە و شەشەکە خۆیان لەوێ ئەیکەن و پاک ئەیشۆرن یەکەم جار بە لەسەر مەخسەلە دوای ئەوەی تر تاقیمەکەی پیاکەن کحولەکە خۆشیان لێرێکە ناپاوچ و دواترێ میکەنە ئۆتۆکلێڤەکەەوە باشە ئەم پاوچانە خانم تۆ ئێستا خەریکیت لەشت ساخ بێ ناوی خزمەتێ نەرمین خان منیژەر بەشی پەرستاریم تەواو کردووە ئەیکینە ئەم پاوچانەوانێ ئالەتەکان لە سێدانە زیاتر نابێتی بکەین ئەنجا بەوە تێستی ئەگەین ئەیخێنەوە ئۆتۆکلێڤەکانەوە ئەگە ئەم ڕەنگە گۆڕابێ ئەنجا تاقیم بووە نەگۆڕابێ دەریەکەین و هەم بۆ نمونەی گۆڕاوتان لا بۆی ڕنگۆڕاوێکی لێبێ بۆی کە بیبینی چاو دەشوێت هەبێرە دەست خاتونەرمینی هاوڕێت بۆی کە بۆ بینەرەکانمان شی بکاتەوە باڵێ بۆ نمونە ئێستا ئەمە شینێکی کاڵە خوڕانێکی تۆخە معناوە ڕەنگە گۆڕاوە ینی تاقیم بووە ئەگەر نەگۆڕابێت تاقیم نەبووە گەڕێن و ئەیخێنەوە ئۆتۆکلێڤ هەموو تاکە ئامێرەکە لەم کۆلێژە بەکار هێنرێ ئەبێت پاکشکاری بۆ بکرێت بەڵێ بێ پاکشکاری بۆ بکرێت و تاقیم کرێت جوان بەتاقی نابێت دەسیتیەوە بن بە هیچ شێوێ ئەنجا ئەیەنە دەست تەلەبەکە ئەو ئامێریکا بەکارێنن ئۆتۆکلێڤەکە بە پێیستاندەر دروستکراوە بەڵێ بە سەعات و سی خولەک لە تیابێت ئۆتۆکلێڤەکە دەورانی خۆی تاوکە و اینجا ئێمە دەریێنین لە ئۆتۆکلێڤەکە ماندوونە من لەشتان سپاس بینەران ئەمیشە لە بەرنامەکانە ئەمە ئاماژەمان بۆ یاوە کە کاری پزیشکی کارێکی دەستە جەمعیە یعنی بەتەنیا کار ناکرێت هەمومان بێتەوە وەک پارچەکانی پارچە بچووکەکانی وێنەیەک وین کە هەمومان بێتنی تەواوەکەین اینجا وێنە جوانە گەورەکە دروست دەکەین ڕۆک چۆن ئێستاکان بەرنامەیە من لە خزمەتیەوە پێشکەش یەکەم دوو کامێرەمان دەنگ هەڵگرێت دەرهێنەری بەرنامەکە لایتمانێک بە هەمومان بەیەکەوە خەریکین کە خزمەتی ئێواکەین ئەم بە شەش بەشێکی زۆر گرنگە بۆی کە ڕێگە بگرین لە گواستنەوەی نەخۆشی لە نێوان چارەخوازەکانە لە بەشی چارەسەرکردنیدانەوە لەگەڵتان بەردەوام بم بینەرمان.
ئێمە لە بەشی چارەسەرکردنی دانی لە کۆلیجی پزیشکیدان زانکۆی سلێمانی لەم بەشە ئێمە ئەو نەخۆشانە وەرەگرین کە ئیشی پڕکردنەوەی دانەکەین بە دەرمانی سبی کە پێڵێن کۆمپۆزت لەگەڵ بە دەرمانی ڕەش کە پێڵێن پلاتینیان ئەمەڵگەم ئەو نەخۆشانە وەرەگرین ئیشی دەماربڕینیشەکەین بۆ دانەکانی پێشەوەی کە یەک کەناڵی هەیە یان دوو کەناڵ لەگەڵ ئیشی کیفەکەین و کیفی جسرشەکەین بە سیرامیک و بە زەرگۆنش ئەم ئیشانە تەنها وەرەگرین لەم بەشانە تەمان ئێمە 36 کورسیمان هەیە بریتە لە بڵێ لەم ژووری ناوڕاست پۆلی پێنجەکان وەرەگرین ژوورەکانی کەش پۆلی چوارەکانە لە پۆلی چوار ئەو کەیسانە وەرناگرین کە بڵێ زۆر دفکەڵ کەیس بێت یان کەیسێکی زۆر قورس بێ وەکو دەماربڕینیشتی وا وەرناگرن تەنها لە پۆلی پێنجەکان وەرێگرن بەشی باڵاشمان هەیە بەڵام ئەو لە قاتی شەشە تقریبن ئەوە 8 کورسیمان هەیە ئەوان ئیشی قورسر وەرەگرن تر بە ڤینیر و تۆکڵی دان و دەماربڕین دانەکانی پشتەوەی کە بریتێ لە دوو کەناڵیان سێ کەناڵ ئەوانە وەرەگرن ئەوەی کە گوێبیستی بوون وتەکانی بەڕێز دکتۆر میوان سەڵاحەدین بوو کە مامۆستایە لە بەشی چارەسەرکردنی دەمودان لە کۆلێژی پزیشکیدانی زانکۆی سلێمانی ئەو جۆرە چارەسەرانی کە لێرە پێشکەشەکرێ بەڕاستی چارەسەرێکی باشن و هانیشتان ئەدەم کە ئێوەش سەردام بکەن بۆی کە چارەسەر وەربگرن جگەلەوەی کە من هانتان ئەدەم مامۆستا محەممەد ئیبراهیم کە کەساتیکی ناسراوی شاری سلێمانی و خاوەنی پێشەنگای هوەریە بۆ کەساتەکانی شارکەتەوە کەسە 4 پێشەنگای کردوتەوە بەڕێککەوت لێرە بینیمان و پێمان خۆش و مامۆستا بدوێنین بۆی کە باس لەوە بکات لەم کۆلێژە بۆ وەک چارەخوا سەردانی کردو جگەلەوەی کە خۆی کەساتێکی ناسراوی شارە و لە چەندین بەرنامەی کورساتیش میوان بووە بەڵام بۆ وەک چارەخواز ڕووی کردوتە کۆلێژی پزیشکیدانی زانکۆی سلێمانی و ڕای چی لەسەر کارەکانی ئەوە پاش ئەو خاتوو بنار قسەمان بۆ کاکە خوێندکاری قۆناغی پێنجەمی هەمان کۆلێژە و جگە لەم بەشە کلینیکیە لەو بەشانە کارەکات کە پیانەوترێ لابەکان یان مختەبەرەکان یان تاقیەکانی دروستکردنی دان لە باتی من قسەکانی خاتوو بنارە بێت بە کۆتایی ئەمەڵقی بەرنامەی چارە و خوایار بێت لە ئاڵقی داهاتووینەوە خزمەتان بۆ پشکنینی گشتی بۆ دڵ هەتا و کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی ونەری ئیداری دەستگای میدیای کورسات قبوڵ فەرمونون شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ هاتوون بۆ چارەسەری دەمودانم بۆ هندی پزیشکی زۆر سوپاسیانەکەم زۆر سوپاسی دکتۆرەکانی دەکەم کە سەرپەرشتیاری خوێندکاران ئەکەن خەوان هەر دکتۆرن و دەستخۆشی لە هەر هەمویانەکەم بەڕاستی کە هاتوومەتە ئێرە زۆر دڵ خۆشە کە ئەم خوێندکارە بەڕێزانە بەڕاستی خزمەتی ئەم نەخۆشانەی شاری سلێمانی هەموو کوردستانەکەن بە تایبەتی زۆر سوپاسیانەکەم بەڕاستی کە هاتوومەتە ئێرە زۆر خۆشحاڵم کە ئەم خوێندکارە بەڕێزانە لە خزمەتی بڵێن کەسایەتی خۆیان ئەکەن خزمەتی کوردستان ئەکەن زۆر دڵ پێخۆشە حتا ئێستا بە دکتۆرشم وتمان باوەڕ ڕێبێ ئەمەڵم دڵخۆش ئەمەڵم دڵخۆشە کە جەنابتان ئاوا خزمەتی ئەم کوردستانە ئەکەن دەستخۆشیتان لێ ئەەکەم زۆر یاڕەبی نمونتتان زیابێ زۆر سوپاسی بەڕێزان دکتۆرەکانی کە دەکەن کە سەرپەرشتیانە کە وەکو مامۆسایەک تێگەی خزمەتی ئەم خوێندکارانە ئەکەن و خزمەتی نەخۆشەکانی شاری سلێمانی ئەکەن بە تایبەتی. وەکو دیارە کۆلیژی پزیشکیدان 5 قۆناغە من لە قۆناغی کۆتایم ئەم بەشە بریتیا لە تاقیگەکانمان ئێمە ڕۆژانە سەردانی ئێراکەین بە مەبەستی دروستکردنی نیوتاقم و هەروەها لە بەشی پشکنین بە مەبەستی دروستکردنی ئامێری ڕاگررتنی جێڕەگیری دان لێرە دوو جۆر تاقم بۆ چارەخوازانە دروستەکرێت کە ڕۆژانە سەردانمانەکەن تاقمی تەواو بۆ ئەوانەی کە دانیان نییە بە تەواوەتی دان لە دەمیانە نییە ئەوانەیە کە بەشێکی دانەکەیان ماوە بە ئەو کەسانە نیوتاقم دروستەکەین هەمووە دەکانمان بەشێکی زۆری کۆلیژ بە خۆشحاڵیەوە بۆمان دابینەکە شتێکی کەمیش ئەوێنێتەوە کە پێویستە خۆمان بکڕین و ئەم خزمەتگوزاریە بۆ تەواوی هاوڵاتیانە بەبێ جیاوازی بە تایبەتی ئەو کەسانەی کە کەوتونەتە تەمەنەوە
لێرە تاقمی تەواو بەشی سەرەوە خوارەوە بە 6,000 دروستەکەین لە کاتێکا لە دەرەوە تێچووی تاقم 500 بۆ 1,500,000. ئێمە لێرە لەژێر دەستی کۆمەڵی دکتۆری زۆر شارەزایە کارەکەین. کوالیتی دەرمانەکانمان کوالیتێکی زۆر بەرزیان هەیە کە لەگەڵ شانە و ناودەمی پێشن تا گونجێت و چی جۆرە هەسیاریە دروست ناکە.